بینەرانی عزیزم کاتتان باش تەوەری ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە تایبەتە بە تاوتوێکردنی کارتەکانی فشاری ئۆپۆزیسیۆن بەرامبەر بەدەسەڵات و بە تایبەتی دەپرسین لە دوای سی حوزەیرانەوە کە ئۆپۆزیسیۆن بە کۆدەتای ناو دەبات تا چەندە سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن کارتی فشاریان بەدەستەوە ماوە بۆ ناچارکردنی دەسەڵات بۆ ئەوەی لە بڕیارە چارەنووسسازەکاندا و یاساگرنگەکاندا دەسەڵات بۆیان بگەڕێتەوە بە تایبەتی ئەو یاسایانەی کە ئۆپۆزیسیۆن دەڵێت ڕەهەندی نیشتیمانیان هەیە. ئایا لە دوای سی حوزەیرانەوە تەواوی کارتەکانی دەستی ئۆپۆزیسیۆن سوتاون یان ئەگەری ئەوە هەیە لە داهاتوودا ئۆپۆزیسیۆن چەند کارتێکی نوێ وەک کارتی فشار بۆ سەر دەسەڵات بەکار بهێنێت؟ ئایا کشانەوەی ئۆپۆزیسیۆن لە پارلەمان یان دەستکردنەوە بە خۆپیشاندان یاخود ڕاگەیاندنی مانگرتنی سەرتاسەری یان پەنابردنە بەر بەغدا یاخود وڵاتانی دراوسێ و چەندین ئەگەری دیکە هیچیان لەم قۆناغەدا کارتی فشاری دەستی ئۆپۆزیسیۆنن بۆ سەردەسەڵات یان تەواوی ئەو کارتانە لە دەستی ئۆپۆزیسیۆن دەرهێنراون و ئیدی ئەوانە کارتی سوتاون. بەڵێ بینەران عەزیز، ئەمانە و چەندین تەوەری دیکە و چەندین پرسی دیکە دەبنە بابەتی سەرەکی ئەمڕۆی بەرنامەی دووجار بیر بکەرەوە بە میوانداری دوو بەڕێز. میوانی یەکەممان ئەبوو بەکر هەڵەدنی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێرهاتن دەکەین. هەروەها دکتۆر بەختیار جەبار شاویز بڕیاردەری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابیشت بەخێربێی. بەخێرهاتنی تەواوی ئەو میوانە عەزیزانە ئەکەم کە بەم کەش و هەواگەرمە ئەمڕۆ ئەرکیان کێشا و لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن سەرچاومان هاتن. بەر لەوەی بچینە لای تەوەری سەرەکی و پرسیارە سەرەکیەکانی بەرنامەکە وەکو شێوازی هەمیشەیی بەرنامەکە ئەچینە لای پرسیاری سەرەکی بەرنامەکە کە لە ڕێگەی ئەو پرسیارەوە ئەچینە ناو تەوەرەکانەوە. گەر هەمووتان کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن من کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. پرسیاری ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە. لە دوای سی حوزەیرانەوە ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەرامبەر بەدەسەڵات ماوە یاخود کارتی فشاری بەرامبەر بەدەسەڵات بەدەستەوە ماوە، بەڵێ نەخێر بڕیارم نەداوە، بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێیە، بۆی زیاتر بۆتان ڕوون بکەمەوە. ئەگەر پێتان وایە بەڵێ ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەدەستەوە ماوە بەڵێیە، ئەگەر پێتان وایە نەخێر کارتی فشاری بەدەستەوە نەماوە ژمارە دووە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، ئەگەر بڕیاریشتان نەداوە ئەوە ژمارە سێیە. ئامادە بن بۆی دەست بە دەنگدان بکەن. فەرموون دەست بە دەنگدان بکەن، یەک خولەکتان هەیە. تکایە هەموو کەس دڵنیا بێت کە لە اختیارەکانی بەڵێ نەخێر بڕیارم نەداوە یەکێک لە اختیارەکان دەنگی لەسەر بدات، ژمارە یەک یاخود دوو یاخود سێ. لە دوای سی حوزەیرانەوە ئۆپۆزیسیۆن کارتی فشاری بەرامبەر بەدەسەڵات ماوە، بەڵێ نەخێر بڕیارم نەداوە. تکایە ئاگادار بن یەک خولەکەکە تەواوە بێ. سوپاس و دەستان خۆش بێت. دکتۆر دووبارە بەخێر بێت. بەو پرسیارە سەرەکیە دەست پێ یەکەم. پێت وایە لە دوای سی حوزەیرانەوە و گەر قسە لەسەر پێشتریش بکەین ئۆپۆزیسیۆن کارتی فشاری هەبووە و هەیەتی؟ بەڵێ سوپاس دەکەم و بەخێرهاتنی و بەڕێزانە ئەەکەم. لە ڕاستیدا ئۆپۆزیسیۆن ئەتوانین بڵێین ئەگەر ئێمە قسە لەسەر ئەم مەسەلەیە بکەین پێم وایە ڕەنگە باشتر وایە ئێمە جۆرێک لە پۆلێمەدی بکەین لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا. یعنی ئاراستەی سیاسی ئۆپۆزیسیۆن ئەگەر لە خاڵێکدایەک بگرێتەوە کە با بڵێین دژایەتی دەسەڵات بێ ویان با بڵێن پێچەوانەی حکومڕانیەکەی ئێستەی دەسەڵات بێ و کابینەکانی دەسەڵات بێ کە ئەمە خۆی بۆ خۆی لە ڕووی زانستیشەوە ڕەنگە شتێکی وارد بێ و ئەتیادیە و پرۆسی دیموکراسی لەو کاتێدا ماناکانی ڕنگ ڕێژ دەبێت کە ئۆپۆزیسیۆن بوونی هەبێ بگرە بە پێچەوانەوە هەر ئەو ئەزمونەی ویان با بڵێن ئەو حکومڕانیەی کە لاف و گەزا بە دیموکراسیۆ لێ بدات و ئۆپۆزیسیۆن بوونی نەبێ ڕەنگە بچێتە چوارچێوەیەکەوە کە بە ناکامەڵی قسەی لەسەر بکرێن. بەڵام ئەوەی کە هەیە لە ئێستا لە کوردستانە ئێمە دەیبینین وەکو ئاماژەم بۆ کرد لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا
سەرباری ئەو بیرکردنەوەیان کە بڵێن هەوڵدانە بۆ گرتنە دەسەڵات و دژایەتیکردنی دەسەڵات لە ڕاستیدا بریتە لەوەی لەناو خۆشیاندا کۆمەڵێن ناکۆکی بنەڕەتیان هەیە. ئەتوانین بڵین لە ڕووی میتۆد و فکر و فەلسەفەوە لە یەکتری جیاوازن، لە سیاسەتی ڕۆژانەیاندا لە یەکتری جیاوازن و لە ئاراستەی ڕابردووشیانە ئەتوانین بڵێن حتا لە نێوان بەیاننامە و ڕوونکردنەوەکانیانە یەک دەنگیانەیە. بێگومان وایە ڕەنگە ئەمەش تا ڕادەیەکی زۆر بۆ شەوە مطلقە نەبێ. یعنی بۆ نمونە ئێمە ئەگەر باشتر سێری مەسەلەکە بکەین نزیکەی 3 مان گفتوگۆ کرا لەسەر ئەوەی لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا کاندیدێک بۆ سەرۆکی هەرێم هەبێت نیانتوانی بکەونە یعنی بڵێن ڕێکەوتنێکی کۆتایی لە کۆتاییەتوانین بوو یاخود مەسەلەکە ئەوە بوو کە دڵنیا بوون لەوەی کە بێگومان مەسەلەیە لەلایەن دەسەڵاتەوە بەلایەکە ئەگەر بیانتوانایە خۆی لە ئەخیرا دوونەوەما بووە جەنابی بەڕێزان کاگنوشیوان و مامۆستا سەلاح بوو و لە دوهەمین کۆبوونیاندا لە 25 مانگ قسە لەسەرەوە کرابوونیان توانی کۆک بن. بەڵام ئەوەی کە هەیە یعنی ئێمە با قسە لەسەر ئەوە بکەین ئۆپۆزیسیۆن زۆر جار بە ئەترافی زۆربەیان لە نایەنەکان لە دوای ڕووداوەکانی بڵێن یان با بڵێن هەڵبژاردنەکانی 25 حوتەوە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە لە کوردستاندا هەیە، لە پەرلەماندا هەیە، دەنگی هەیە ئەوە ناڕەزایەتی هەیە. بەڵام ئەگەر دوای ئەوە بڕۆینەوە کاتێوە دان بەوە دانێن کە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە بوونی ئێمە دانی پێدارین و بەیەکێک لە دەستکەوتەکانی ئەزمموی دیموکراسی کوردستان من ئەی خوێنمەوە بۆی ئاماژەم لەسەرەتەوە بۆ کرد. بەڵام لە دوای ڕووداوەکانی با بڵین لە دوای بەیاننامەکەی 29 ساڵی 2011 بزوتنەوەی گۆڕان کە لە 7 خاڵا بەرجەستە بوو ئەم بەیاننامەیە داوای هەڵوەشانەوەی پەرلەمان و حکوومەتی هەرێم دەکات لە کاتێکدا کە 2 ساڵی ماوە بۆ هەڵبژاردنەکان و یعنی ماوەی خۆی و لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتەوە بۆ نمونە ئەتوانین بڵین ئەم بەیاننامەیە تا ڕادەیەک نەخشەڕێگەیەکی استراتیژی وەرگرت بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. من لەگەڵ ئەوە دام کە لە سەرەتاوە بۆ نمونە لە ڕووداوەکانی حەڤەی شوباتە لە بزوتنەوەی گۆڕان ئەوانەی کە خۆپشاندانیان کرد دەڵێ بە گێرەشێوە ناویانە باو چەندین جا دووبارە بوو بووە بەڵام لە دوایدا سوار شەپۆلی ناڕەزایەتیەکە بوو یعنی ئالێرەوە ئێستش لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تەبەنی خۆپیشاندانیان نەکرد ئەڵێن ئێمە بە تەحەداوە قساکەین ئەگەر مەبەستمان بێت خۆپیشاندان بکەین نەک بەردەرکی سەرا هەموو شەقامەکانی هەر لە مەولەویەوە هەر لە جادیکاوە هەر لە ئۆرزیەوە هەر لە سابنکەرانەوە هەمووی ئەگرین بە لایەنگری خۆمان ئەڵێ ئێمە تەبەنی مۆزوعمان نەکردەوە شتێکی خۆڕست بووە ئێوە لەو ڕۆوە ڕاتان چییە؟ لە 15 حوتی پار جارێکی تر ئەو ئەزمونیان خۆیان تاقی کردەوە لە بەردەکی سەرا چەند هەفتە پێش ئەوە بڵاو کراوەیان بڵاو کردەوە سیاسەتەکانیان لەسەر ئەو چوارچێوەیە داڕشت بەڵام بینیمان پرسیارەکە لێرەدا ئەوەیە کەواتە پرسیارەکە ئەوەیە لە دوای سی حوزەیرانەوە پێت وایە ئۆپۆزیسیۆن کارتی فشاری ما بێت؟ ئۆپۆزیسیۆن با ئێمە ئەکە باز لە کارتی فشارەکەین مەرجنی ئەم کارتی فشارە هەر کارتێک بێکە مەسلەی دروستکردنی ئاژاوە و کەشێکی نالەبار بێ لە کوردستان بەڵام کارتی فشارەکە ئەوەیە ئێستاش بەپێی ئەو پرۆژەیە کە با بڵێن ئەو دەست پێشخەریەکی یەکێتی هاتووەتە ناو مەیدانەکەەوە و با بڵێن توانی قەیرانی سیاسی کوردستان ئەوە بە ئەعترافی فازل میرانی لێپرساوی با بڵێن سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژنامەی حیاتی لەندەنی دەڵێ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بڕیاری پەرلەمان بووە و بۆ ماوەی 2 ساڵە نەداواکاری ویسی پارتی بووە نە مەسعود بارزانی بەڵکو بڕیارێک بۆ جێبەجێکردنی ئەگەر یارمەتیم بدەیت داواکاریەکانی گەلی کوردستان و دەربارز بوون بووە لەو قەیرانەی کەتێکی با من ئەمە تەواوکەم بڵێ فەرموو دەرباز بوون لەو قەیرانەی کە تێکۆتووی بۆ خۆتان نەزانن یەکێتی لە ماوەی 3-4 مانگی ڕابردوودا لە نێوان دوو بەرەی دژبەیەکدا دوو بەرەی ناکۆکی تاسەری ئێسقان لە کوردستاندا کە تا لە ناو پەرلەمان و لە ئاستی سیاسیشدا دەنگیدا بووە بەرەیەک دەڵێ دەبێت دەستور بگەڕێتەوە بۆ ناو پەرلەمان بەرەیەکی تریش دەڵێ نەخێر دەستور کۆتایی دێنە سەرەوتەوەرە دکتۆر با من تۆوتە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم تۆوتە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بە پشتبەستن بە لێدوانی بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان نەویستی پارتی بۆ نەویستی یەکێتی بووە قەراری پەرلەمان بووە بەڵام لە تازەترین و دوایین لێدوانی دکتۆر نەجمەدین کەریم کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە پارێزگاری کەرکووکە و پزیشکی تایبەتی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەڵێت درێژکردنەوەی ویلایەتی بارزانی لەسەر پێشنیازی پارتی بووە
ئەوە کەسێک لە مەکتەبی سیاسیەکێتی نیشتوانی کوردستان ئەڵێت لەسەر پێشنیازی پارتی بوو ئێوە چۆن بە پشتبەستن بە قسەی کادرێکی پارتی یاخود بەرپرسێکی پارتی ئەڵێن لەسەر بڕیاری پەرلەمان ئێمە با قسە لەسەر واقعی مەسەلەکە بکەین قسە لەسەر ئەوە نەکەین ئەم قسە واقع نییە ئەم قسە لەسەر قسەی دکتۆر نەجمەدین کەریم واقعە واقع نییە قسە لەسەر ئەوە بکەین کە ئەم مەسەلەیە لە نێوان وەکو ئاماژەم بۆ کرد قەیرانێک ڕووی کرد بۆ پرۆسی سیاسی لە کوردستاندا هەمومان ئەزانین یعنی لە نێوان ئەم قەیرانەدا یەکێتی توانیوێتی سەبەبی ڕوتێکردنی ئەم قەیرانە لە هەرێمی کوردستان چی بوو سەبەبەکەی ئەوە بوو کە ئێمە دەزانین لە بەهۆی مەسەلەی دەستور کە لە خولی پێشووی پەرلەماندا لە بۆ نمونە زۆربەی هەر زۆری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە بوون جەنابی بەڕێز کاک محەممەد فەرەج کە ئێستا ئەمینداری گشتی یەکگرتووە ئەو کاتە ئەندامی پەرلەمان بوو دەنگی بەو دەستورە داوە لە ناو پەرلەمانە بەڵام ئەبوایە دوا نەخرایە بۆ ئێستا لێ هاتووە بۆتە پروپاگەندەیەکی هەڵبژاردن بۆتە پروپاگەندەیەکی هەڵبژاردن جا من ئەمێ وەڵامی جەنابەت بڵێ ئۆپۆزیسیۆن کارتی ئەوەی بەدەستەوەیە کە لە گفتوگۆدا لە سازانی نیشتیمانیدا وەکو ئەوەی کە لە ڕێکەوتنامەی 29 حوزەیرانی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کراوە و دوێنێ ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە خاڵی سێهەمدا تەکید لەسەر ئەوە کاتەوە کۆتایی پێ هاتووە کە ئەبێ ئەو بەندی ڕێکەوتنە کۆتایی پێ بێ و جێبەجێکرێ سازانی نیشتیمانی بە هەموو لایەکەوە بکرێت لەسەر دەستور هەموار بکرێتەوە بەو شێوەیە کە گەر بە بەڵێونە خێر وەڵام بیتەوە ئەو قەیرانەی دروست بوو و ڕووی لە هەرێمی کوردستان کردووە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و یەکتیایدا بەرپرسیارن بێگومان چکە ئۆپۆزیسیۆنیش بەشێکە لە پرۆسی سیاسی لە کوردستان کاکە بوو بەکرد دووبارە بە خێراتنت دەکەم بەلەبەر چاوکردنەوەی قسەکانی کاک بەختیار کە بڕیاردەری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەڵێت قەیرانێک ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هەردوو لاوەکو یەکتیایە بەشدارن ئەڵێت دان بەوە دانێن کە ئۆپۆزیسیۆنێکی فعلی و ڕاستەقینە وجودی هەیە بەڵام ئەڵێ کارتی فشاریان تەنها ئەوەیە بێنە سەر مێزی گفتوگۆ و سازان بکەن وەڵامی تۆ بەناوی خوای بەخشندەی میهرەبان جارێ ئۆپۆزیسیۆن لە کوردستانە گرتبوونەوەیەکی ئایدۆلۆژی نییە ئێمە یەک حیزب نین کە ئەم سێلایەنە یەک ئاراستە و یەک بۆچوونمان هەبێت سێ حیزبی جیاوازین بەڵام کۆمەڵی خاڵی هاوبەش کۆی کردوونەتانێ ئەویش ئەوەیە کە ئەم سیستمە ناڕێک و ناتەندروست و سەقەت و گەندەڵی کە لە کوردستانە هەیە پێویستی بە ئیسلاح و چاکسازی و دەستکاریکردن هەیە ئۆپۆزیسیۆن لە بەرامبەر ئەمەدا کۆ بۆتەوانێ لەبەرەوە هەر گرەوکردنێک لە سەرپەرکردنی ڕیزەکانی ئۆپۆزیسیۆن وەک هەندێک کەناڵی سەر بە دەسەڵات ڕووداوەکانی میسر ئەگوازنەوە بۆ ئێرە و بۆ وەکو بانگەشە و هەڵایە کە ئۆپۆزیسیۆن دابەش بوون بە سەردووبەرەیە ئەمە گرێوێکی دۆڕاوە ئۆپۆزیسیۆن لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لەسەر کۆمەڵێک مشتەرەکات هەموو بینیمانە لە حەڤەی شوباتە لە ناو پەرلەمانە لە گفتوگۆکانی سەربودجە لە بایکۆتکردنی پەرلەمان لە پێشکەشکردنی 6 پاکێج لە ڕەتکردنەوەی درێژکردنەوە و تەمدیدکردنەوە و دووبارە هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم لە هەموو ئەمانە ئۆپۆزیسیۆن مووقفێکی هاوبەشی بووە و ئەم مووقفە هاوبەشەش تەبەنی کراوە لەسەر ئەم وەزعی لە کوردستانە هەیە ئەوەی ئەم جارەکە ڕوویدا ئێمە پێمان وایە دەسەڵات ناشرینیەکی تری خستە سەر کۆی ئەزمونونەکانی خۆی لە 22 ساڵی هەرێمە 22 ساڵە ئێمە ئەو دیمەنانەی ئەیبینین دیمەنی شەڕی ناوخۆ دیمەنی ئینتیخاباتی پڕتەزویر دیمەنی پەلچێشکردنی داگیرکەرانی کوردستان دیمەنی دوو ئیدارەیی دیمەنی قۆرەخکردنی بازار دیمەنی دزینی سامانی گشتی دیمەنی قودانی حکوومەت لەلایەن حیزبەوانێ و دەستێوەردانی بەردەوام کە ئەم حیزبە لە بەرۆکی حکوومەت نابێتوانێ بەداخەوە لە 30 حوزەیرانە جارێکی تر ئەتکی پەرلەمانی کوردستان کرایوانێ بەوەی کە بڕیارێکی بەسەرە ئەسە پێنرێ نەک هەر چارەسەری قەیرانەکەی نەکردووە بەڵکو ئەم قەیرانە قوڵتر بووەتەوانێ و ئەزمەکە زیاتر بووە چونکە ئەوەی کە لە 30 حوزەیرانە بینیمان پێچەوانی سێشت بوو پێچەوانی ئەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە بوو کە 92 خۆیان ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە داڕشتووە پێچەوانی ئەم یاسایە کە پێوتری یاسای سەرۆکایەتی هەرێم کە لە ساڵی 2005 یاسای ژمارەیەک خۆیان ئەم یاسایان دەرکردووە پێچەوانەی هەموو عرفێکی دیموکراسیە چونکە سەرۆکی هەرێم لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوە پەرلەمان ماف و دەسەڵات و سەڵاتەتی ئەو نیە درێژی کەواتە کاکە بەکرد من ڕێگەم پێدای بۆی نیگەرانەکانی خۆتان بەرامبەر بەلایەنەکانی دەسەڵات خاڵ بە خاڵ بخەیتەوە کاتی فشاریەوە چییە؟ بەڵێ کاتمان ماوە ئۆپۆزیسیۆن یعنی بە هەنەگرتنی ئۆپۆزیسیۆن تەهوینکردنی بەرامبەر
لە ململانەی سیاسی و لە کاری سیاسی هەڵێکی زۆر گەورەیە وەکو چۆن مورسی لە میسرا تەهوینی بەرامبەرەکانی کرد پێی وا بۆ ئۆپۆزسیۆن ناتوانێت 6,000 کەس بێنێتە سەرجادە هەڵەیەکی گەورەیانی ئەوەی کە ئۆپۆزسیۆن کردوێتی کاتێکە لە حەڤەی شوباتە پاشەکشەیەکی منەظەمە کات ئۆپۆزسیۆن پەرۆشی هەیە کە دەسەڵاتێک سڵ نەکاتەوە لە ڕشتنی خوێنی هاوڵاتیەکانی دەبابە و ناقیلە ئاماد دەکات و هۆردوویەک لە پارێزگایەکی ترەوە بێنە بۆ پارێزگایەکی تر گەنج و مێر مناڵی ئەم منداڵە بکوژێ ئۆپۆزسیۆن دەبێت لە بەرامبەر دۆخێکیاوە هەڵوێستی نیشتیمانی بنوێنێ لەبەرەوە ئۆپۆزسیۆن چی کردووە لە پەرلەمانە ئەرچی سەرشانی خۆی ئەنجام داوە ئەسڵەن ئەو پرۆژە یاسایە لە کارنامەی پەرلەمانە نەبووە حتا ئەو 15 پەرلەمانتارە بە ڕێزەی کە ئیمزاکانیان واژوو کراوە ئەمە وەسیقەی پەرلەمانە کەناڵەکەی ئێوە لە 26 ئەم پرۆژە یاسای بڵاو کردەوە بە ئیمزای ئەم 15 پەرلەمانتارە کە درێژکردنەوەکە بۆ ماوەیەک بوو تا سوێن خواردنی سەرۆکی هەرێمی نوێ و سەرۆکی پەرلەمانی نوێ تا ئەو کاتە هەردووچیان درێژکرد لە کەناڵەکەی ئەوە مەعرز کراوە دی کۆمنتەکەتان بەڵام ئەم 26 حتا دەستکاریەکان گۆڕێەوە نیانتوانێت ئیمزای تازە 26ەکان کردووە بەسی ڕێک هاتوون ئەم 15 ئیمزایان ڕەبت کردو بەم پرۆژە یاسایی ترەوانەکە کە ئێمە پێڵێن ئیتیفاقێکی حیزبی سیاسی یەکێتی و پارتی لە دەرەوەی پەرلەمانی کوردستان تەنانەت هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان بکرد بینەوە سەر بەڵێ ئێمە لەسەر ئەو مەسلەی قسەمان کردو و بەرنامەیەکی تایبەتمان بۆی داناوە و بڵین پەخش کراوە گەربینەوە سەرەوە بە لە بەرچاوگرتنی هەموو ئەمانەکە ئێوە پێتان وایە کاری ناڕەوا و ناشایستە و نەگونجا و نەشیا و نایاساین نائاساییشن ئێوە کارتی فشارتان چییە بۆ لەمە دووە بەڵێ ئێمە لە ماوەی و 15 ڕۆژەیە لە ماوەی ئێستا تقریبن 10 ڕۆژی ڕابردووە ئۆپۆزسیۆن یەکەم جار هەر لە 30 حوزەیرانەوە کارتەکانی دەست پێ کرد یەکەم کارت ئەوە بوو کە هەر کۆبوونەوەکە ئەنجام نەدرێ دووەم ئەوە بوو بەڕێکانی سوتا ئەوە بەڕێکترەوە ملهوڕی و زۆرم لێ تەبیعیانیکە بەڵامە هەوری خۆمانماندا دووەم هەوڵ درا لە ڕاستیە کە بەڕێکاری یاسایی تێنەپەڕێنرێ ئەوە بوو یانی کە دوو کۆبوونەوەی بۆ ئەنجامدرا کە بەپێی پێڕەوی ناخۆی پەرلەمان هەر کاتێک سەرۆکی پەرلەمان زانی پشێویەک هەیە ئەبێ کۆبوونەوەکە دواخات بۆ داهاتوو چیتان هەیە بۆ داهاتووتر لە ڕاستیە کۆمەڵێ بژاردەی ترمانی ئۆپۆزسیۆن منەڵم ئۆپۆزسیۆن هێشتا هەست بە مەسئولیەتی نیشتیمانی ئەکات هێشتا بەڕێگا سروشتیەکان بەڕێگا یاساییەکان بەڕێگا مەدەنیەکان ئەم دۆخە چارەسەر مەدەنیانە ئایا سازان و دانیشتنە لەسەر مێزی گفتوگۆ دکتۆرەڵێ تەنها ڕێگا لە بەردەمیان سازانە چاوەڕێی ئێوارە تۆشەمان ڕایەوتەیە چاوەڕێی ئێوارین کە بەڕێز سەرۆکی هەرێم کە بڕیارە گوتارێک پێشکەشکا کە لەبەر بەرژەوەندی گشتی لەبەر ئەو سوێنگە یاسایی کە خواردوویەتی لەبەر ئەوەی قەیرانێکی تر ئیزافە نەبێت بۆ دۆخی سیاسی هەرێم لەبەر ئەو متەرەتەباتە یاسایی و سیاسیانەی کە لە ئەکەوێتەوانێ ئەم پرۆژە یاسای هەموار نەکە و بگەڕێتەوانێ و ئەو کاتە بە تەوافق و سازانی نیشتیمانی کە بەڵێنراوە دەستور هەموار بکرێتەوانێ ئەوەی کەکە لە ئەو چاوەڕوانیانە هێشتا ئۆپۆزسیۆن دەتوانن بڵم ناومێت نەبووە بەڵێ کەواتە چین ئەو شتانەی کە ئێوە وەکو لایەنەکانی ئۆپۆزسیۆن پێتان وایە دەبێت بە کارتی فشار بە زەخت بە ناچارکردن و زۆر بۆ هێنان دەسەڵات ناچار بکەن کە لەگەڵتانە دابنیشێت گفتوگۆتان لەگەڵا بکە بێتە ژێربار ینی ئەو دوو خیارە هەیە ئەگەر ئیمزا ئەکریان ئیمزا ناکرێت لە حاڵەتی ئیمزاکردنا ئەوە ئەگەر ئیمزا نەکرێت بە گریمانەی قسەوە ئەگەر ئیمزا نەکرا ئەوە گەڕێتەوە ناو پەرلەمان و تەوافق و سازانی لەسەرەکە ئەگەر ئیمزاکرا ئەگەر ئیمزاکرا ئەو کاتە ئۆپۆزسیۆن ئەبێ دابنیشن ڕاوێشکن کۆمەڵێ تا ئێستادانیشتن و ڕاوێشتان نەکردووە کۆمەڵە بژاردەی تر هەیە ینی کە من بەڕای خۆ مەسەڵەیەکێک لەو بژاردانەکە دەربڕینی هەڵوێستا بەردەوامکە لە ڕێگەی چییە بەس قسەکردن ئۆپۆزسیۆن دژایەتی ئەم پرۆژە یاسایە بکە و مەترسیەکانی ئەم دۆخە بخاتە ڕوو کە مەترسیەکانی لەسەر ئەمە تەنها لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بەڵێ لەگە ڕێگەی ڕاگەیان مەترسیەکانی نەخێر مەترسیەکانی بریتە لەوەی کە دۆخی سیاسی هەرم بەرەو نائارامی ترە ڕوا ئەو کاتە دۆخێتە ئاراوە کەس ئایندەکەی نازانێت و هاوڵاتی لەسەر کەناڵەکانی ئۆپۆزسیۆن دەبێت لەسەر پرۆسەی سیاسی متمانەی لە سیمانگەوە تا ڕۆژی ئەمڕۆمان هەموو ئەوانە لەسەر کەناڵەکانی ئۆپۆزسیۆن وتراوە و کراوە ڕاگەاندنی کەمپینی جەماوەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و خەڵک ڕای بگەن و ئێمە پشتیوانی بکەین ڕێگەی تریشەیە لە ڕاستیە بەڵە دکتۆرە مەوێت لەسەر یەک قسەی بۆستم ئەڵێت ئێمە کارتی فشارمان زۆرە سازان و دانیشتن تەنها کارتی فشارمان نییە
ئەڵێت ئێمە ئەتوانین پەنابەرینە بەر بڕاگەیانەکان ڕوونی کەینەوە کە ئەم شتانەی کراوە کاری خراپە کە یاسایی و نائاساین ئەڵێت ئەتوانین پەنابەرینە بەر جەماوەر کاکە یادگار ئەگەر مەجال بدەی تۆڵی لەسەر یەکشتی بوەسم من لەسەر زۆر خاڵەیەکە لەسەر قسەکانی کاک بەکر بوەسم یەکەم جەنابی پێی وایە کە ئەم سیستەمە ناتەندروستە لە کوردستاندا لەوە دەسی پێکرد کاک ئەبوو بەکر کە هەتا کابینەی پێنجیش برادرانی یەکگرتوو لە ناو حکوومەتە وەزیرتان هەبوو لە پەرلەمانی شاهبوون لە دوای ڕووداوەکانی سیوەکی ئابەوە ئێوە بەشداریتان لە کابینەکانی حکوومەتا کردووە ئەمە یەک کەواتە بە هەموو کەم و کورتیەکی ئێوە بەشدارن لەو ئەزمونەی کە تۆ ئەڵێ 20 ساڵە ئێمە بەشدارین کە بەشداریت کرد لە کەم و کورتیا لە ساوەوە نییە کاک ئەبوو بەکر کە بەشداری کردووە بەپێی حەزبی خۆت قسەی تۆ بێت کە بەشداریان کرد لە خەڵەتێکا بێت بەردەوام بن لەسەر ئەمجا خاڵێکی تر لە ڕاستیدا من قسەی خۆم ناکەم بەڵام ئەگەر مەجال بدەیت تۆ قسەی خۆتی کرد باڵاکانی وەڵامی ئەو پرسیارەشی بێتەوە بەڵێ ئەم سیستەمە ناتەندروستە یا تەندروستە یا دروستە سیستەمێکی ڕێکوپێک و باشە ئەم سیستەمەی کە هەیە لە کوردستاندا من ویستم ئەوە بڵێم کە برادرانی یەکگرتوو تا لە دوای شەڕی ناوخۆشەوە کە ئاماژەی بۆ کرد لە گەرمەی شەڕی ناوخوا بەشداریان لە یەکێک لە کابینەکانی حکوومەتا کردووە ئەمە ئەو دووهام کە ئەوەڵێ 20 ساڵ بەو شێوەیە ڕۆشتووە ئەنجا لەلایەکی ترەوە تۆ ئەگەر بڵێ مطلقاً قسە لەسەر ناتەندروستی ئەمانە بکەی لە ڕاستیدا ئەمە قسەیەکی لەگەڵ ڕێزمان زانستی نییە ئامار چییە بۆ ئەوەی کە ئێمە ئەم سیستەمە بە ناتەندروست دەزانین لە نێوان من و کاک ئەبوو بەکردا ئەگەردا بنیشین باشە ئەگەر من ئەودا بنیشین چەراهانێ بکەین ئەو بەپێی ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی خۆی هەتا بەیانی ئەڵێ ناتەندروست لە بەرەوەی معارەزایە بە هەمان شێوە منیش بەڵام من ئەمە راپۆرتی گروپی پەرلەمانتانیانی بەریتانیایە بە ناوی APPG کە لە 11 لاپەڕە خسیانەتە ڕوو لە ناو پەرلەمانی بەریتانیا و بۆ ڕای گشتی بەریتانی بڵاو کردوێتەوە ئەڵێ چی ئەڵێ دیموکراسی لە هەرێمی کوردستاندا لە ساڵی پارە ئەمەش بڵاو کراوەتەوە باشترین دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەڵێ سەرکەوتنی ئەزمموی حکومڕانی هەرێم لە ناو جەرگەی گۆڕانکارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕازە مەبەستی بەهاری عەرەبیە کارێک کە ئەبێ هەمومان پشتیوانی لێ بکەین لە ڕووی ئارامی و ئاسایشەوە ئەڵێ سەرڕای ئامادەبوونی تیرۆر و باندە تیرۆریستیەکان لە ناوچەکەدا کە نزیکەی 100,000 هاوڵاتی لە عێراقدا کوژراون لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئەم حاڵەتە زۆر دەگمەنە و شایانی قسەکردنیە داهاتی سەبارەت بە کارتەکان یارمەتی داهاتی تاک پێش پرۆسی ئازادی عێراق لە کوردستاندا دەخلی تاک فەردێک 300 بۆ 400 دلار بۆ ئێستا 3500 دلار بۆ 4000 دلار بەڵام گەنجیشمانەیە لەبەر بێکاری زیاتر لە هەموو وڵاتێکی دنیادا حاڵەتی انتحارەیە بەڵێ باشە زیاتر لە 20 کونسوڵی گشتی ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ڕێژەی بیکاری ڕێژەی بیکاری من ئەمەوێ بزانین ئەم ئەزمونە تەندروستیان با ڕقم قسە بکە ڕێژەی بێکاری لە سا 6 دەبێت لە کاتێکدا لە پارێزگا هەیە لە عێراقدا لە ساڵ 4 لە خوارجێریان نزیکەی 800 کەناڵی ڕاگەیاندنی هەیە لە کوردستاندا ئاماژەی بە راپۆرتێکی بەڕاپۆرتێکدا کە لە نێوخۆی کوردستان نەنووسراوە تا بڵێن حزبەکانی دەسەڵات لە پشتێوەن و بودجیان بۆی دابین کردەوە ئاماژەی بە راپۆرتێکدا کە لەسەر ئاستی عالەمە حسابی بۆ کرێت گەر پێم بڵێ لە ماوەی تەنها 2 خولەکە پێشەوەی ناوبڕوەر بگرین ئەڵێت ئەم سیستمە دروستە ئەم سیستمە تەندروستە وەکو خۆتان ئەڵێن ئەم سیستمە سیستمێکی ڕێکوپێک و باش و دیموکراسیە کەواتە ئێوە بووەتانەوە پەنابەرنە بەر کارتی فشار گەر زۆر بە کورتی راپۆرتێکە لە دەیان راپۆرت من حەزەکەم دوکتۆر راپۆرتەکانی ئەمنستی ئەنتەرناسیۆناڵ و هومان ڕایت وۆچ و دەیان راپۆرتی تر بخوێنێتەوانێ ئەوانش بخوێنێتەوانێ ئەو راپۆرتانی کە لەسەر پێشێلکاری لە سەر مافەکانی مرۆڤن ئەوانش بخوێنێتەوانێ ئەمە قسەی من نییە کاکە قسەی بەڕێز دوکتۆر بەرهەم ساڵح کە جێگیری سکرتێری گشتی حیزبەکەی جەنابتاڵێ لە کوردستان مافیا هەیە گەورە بەرپرسانی ئەم وڵاتە دانیپیان بەڕێز مام جەلال سەرۆکۆماری عێراق لە قەزای دوکان لە بارەگای خۆی پرسیارێکیان لێ کرد لەسەر گەندەڵی نمونەیەکی هێنایەوە وتی لە حشتریان پرسی بۆ لە چت خوارە وتی جا بۆ شوێن هەیە لە لاشەمان ڕاز بێ هەتا لە ناوبڕێک ماوەگرتووە سپاسانەکەم